شتە کۆنەکان بە تاکید ینی وەکو من لە خەیاڵما بێ لە هەشتاکانە بۆ نەپولەکە هە زۆر باویە بوو یانی شتێک بە ڕێژێکی زۆر دەفرۆشە ئەم چەند ساڵی ڕابردوو عینەشە دووبارە بۆتەوە ینی بگرەوانی کە زوو جلی کۆنیان مابێ لە هەشتاکان نسا بەکارێتەوە ینی بە تاکید دەڕۆڵا شتە کۆنەکان باویاتەوە تۆشتی زۆر جوانی ژەیە ینی ئەمە ئێستا بوون چەند خوشکێکی بەڕێز هەر بڵێن وەکو مشتەری خۆمانن هاتوون هێلک بە تایبەتی هێلک و تەنانەت کراسیش خۆیان لە ماڵەوە بڵێن ئیشی دەستی تیاکەن و خواسی زۆر لەسەر بە تایبەتی بۆ هێلەکە زۆر ڕێژەیەکی زۆرە زۆر لە شتە دەریشەکان جوانترە حد بەدڵی خۆشت ینی هەڵبژاردە بۆ نەخش و ئەو نیگاروشتانی کە لەسەرێتی و نەخشانی کە لەسەرێتی بۆ یەکەی زۆر بەتاکی زۆر جوانتریشە ئەوتەی نەخێم پیا بووە ئەم شتانە بەعنی بەڕاستی دەستڕەنجینەیەکی زۆر جوانیشیانەیە خۆیان ئەم شتانەی پێوەکە نەخێمە مورووە ئیتر بڵێن ئەم چیمەنانەیە وەڵاهی زۆر ڕەواجێکینە ئێستا بەڕازی منە لێم هێلێکی جلی کوردی بە سادەی لەبەر ناکرێ بەڵێ زۆر جوانترێکە ینی بەڕاستی ئەستا هەیە بازە دیزاینێ نێرێک هەیە زۆر یعنی ناوبانیان دەرکردووە لەم هینانەیە خەڵک ڕووی کردوتە سەڵتە کەوا لەبەر شتێکە کەواشەکرێ مەڵام زیاتر سەڵتە و هێلەکەکرێ مۆدلەکانش وەڵام 2 ساڵە بە زیاتر ئەم کراسە سەتەنانە زۆر خەڵک حەزی لێتی هەم لەبەرە جوانەوەسی هەم هاوڵۆژێرشی ناوێ ینی شتێکی ڕێک و پێک و جوانە ساڵان خەڵک شتی هێنا لە قۆڵەکەی هەزار فەتحی تێکە تا ئێرە قۆڵەکانی چەند فەرحە و گوڵ و تەرتیباری سەوەشتە نەما سەبعام خەڵک شتی سادەکە هەر بڵێن ئەوە نەجلی کوردی کرا بە سەقەتی و بە کەم و کورتی و بە ناشرینی ئێستا زیاتر ئەو نیە خەڵکەکە گەڕاوەتەوە سەر کۆن کەواویتر دەسماڵ و ئەم شتانە خۆی زیاتر ئەوە جلی کوردی ڕەسەنە ئەوە جوانترە هەر نەک لە کاتی نەورۆزە هەر نزیکی جەژنەکانیش یعنی ئەگەر شتەکە بڵێن بیدایەت هەرزانە بەس دوایتر کە مەوسمیە و خەڵکەکە سەرخاتە سەریتر ئەوانیش گرانیەکەن ورتە بە تاکید بۆچی حەزیان لێنی جلی کوردی شتێکی جوانە دوای ڕەمزی کووردە بۆچی حەزیان لێنی وەڵا زۆر کاتە بووە حەزم لێی بووە یاچون بۆ داوەت یاچون بۆ شوێنێ لەبەرم کردو شەر نێت و بەس لە نەورۆزا لەبەریک شەرواڵە پێکردن زۆر لە پانتۆڵەکە خۆشترە لە زۆر کاتە تەمان لە هەموو شوێنێک وایە تۆ قماشێک باش بێت ئەبێ بەگران دەستێتکەوێت بەگران بیکڕی ئێستا بڵێن لە مەزادخانەی خوارەوە هەیە قماش بە دووراوە پێوان بێت لە سین ئەدورێت شتێکی وایە بە 35,000 بە 40,000 شتێکی وایە لەو بابەتێ بەڵام تۆ قماش بکڕێت دەتوانێت تاکو وەرەقەیەکی پێبەی شاڵ ئەکڕی گرانترە فەرقی زۆر تۆ قماش لەگەڵ شاڵا فەرقی زۆر بەڵێ لە مناسبەکانە لە مناسبەی جەژنەکان لە مناسبەی نەورۆزە پیاوانی جلی کوردی پۆشن بەتاکێت قماشەکان هەمووی سین هند تورکیا وێران لەو چوار وڵاتەوە قماشەڕا بۆ زۆربەی جیهان مۆدیلەکان وەڵای چۆغەمان هەیە چۆغە ئەدورن مراخانی ئەدورن ستارخانی کەمتر بۆتەوە زوو ئەیان دووری تۆزە گرانەی دوورن هینی تەکلیفی زۆرە کراسی ئەدورن شێوەی پەکەکەش ئەدورن تۆزە لێرە یانە خەڵک بە مناسبەت شت ئەیانەوێ شێوەی پەکەکەی پێڵێن هێلەک و قماشی هێلەک و ئەو ناشتانەیە یانە جلی کوردی بەڵێ